سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ دەبینەوە میوانی ماڵەکانتان بە ئومێدی ئەوەی لەم بەرنمەیەشدا خزمەتێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین. بەڕێزان ئەم ڕۆژ دەمانوێت گفتوگۆ بکەین لەسەر بەخشین و خێرکردن لەلایەن هاوڵاتیانەوە بۆ فەقیر و هەژاران بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. ئایا تۆی هاوڵاتی تا چەند دەستت کراوەیە بۆ بەخشینی خێر، بۆ هاوکاریکردنی هەژاران، بۆ هاوکاریکردنی ئەو کەسانەی کە لەم مانگە پیرۆزەدا پێویستیان بە تۆی هاوڵاتیە کاتێک کە توانات هەبێت. ئێمە هیوادارین ئەم بەرنامە ببێتە ئەوەی کە ئەمان بینێ و ئەوەی کە گوێمان لێ ئەگرێت پاڵنەرێ بێ بۆی کە دەستی لەم مانگەدا کراوە بێت بۆ بەخشینی خێرکردن، بۆ هاوکاریکردن، بۆ ئاوردانەوە لە هەژارە و نەداران. ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەرمان بن با بزانین پەیامی هاوڵاتیان لەسەر بەخشین چییە؟ فەرموون. کە ئەوانی کە دەوڵەمەندە بن زۆربەیان لەسەر حسابی فەقیر و هەژار دەوڵەمەندە بن. پێویستە دەوڵەمەند دایمە نییە بیلەوام کاتەوە زیاتر لەبەرێکەوە پارە تا سەر بۆ کەس نامێنێت. تۆ ماڵەکەی خۆ بیکە بەزوو کردووە نیوەی بەخە بێ لە ڕای خوا دەقەت بۆ پڕەکاتەوە خوا خۆی عالم بۆ حسابە. فەقیر هەیە بڕوام کە بەربانگی نییە بیخوا. ئایا ئیسە منەگە لێدا تێدوێتەوە ممەتەعەم و ئیشم ببێت، کەسێ ئیشی نەبێت و کەسابەتی نەبێت و نامرتاع بێت لە ژیانی من زۆرم پێ ناخۆشە نامرتاح. وڵی پەیامم بۆ ئەو کەسانەی کە توانیان هەیە لەم کاتەیە باشترین کاتە بۆ ئەو کەسانە ببەخشن. ئەوەی لێرە ئەی خۆیت ئەوە ڕۆشت بەتەوەی کە ڕەوانەیەکێت و خێر و سەدەقەکە ئەوە مانەوەیە. ڕوخساری مناڵێک زۆر شتە پێ بڵێ ئەگەر ئینسان بیت و هەستە هەبێ ئەبێ کارێتێک. بەخشین ئەوەیە کەوا یەکەم لە ناحەیەی وجدانی خۆت و وجدانی مرتاح بێت، لە ڕووی ئیمانداریشی لە ڕووی خۆی گەورەشەوە بە جەزای خێر دێتەوە. باشە، ئێمە مانگی پیرۆزی ڕەمەزانمان لە بەردەمایە و ئێستا لە ناو مانگی ڕەمەزانی پیرۆزداین. چۆن هەوڵ بدەین لەم مانگەدا دەستمان کراوە بێت یارمەتی فەقیر و هەژاری لێ بدەین ئەگەر بە شتێکی کەمیش بێت؟ وەڵی یەک شت پێوەم، هەرچی دینەکان هەیە لە پێشەمیان و ئاینی ئیسلام باسی ئەوەی کردووە کە یارمەتی هەژاران ئەبێ بیت. ئەوە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بەڕوونی و زۆر بە چاکی چەندەها جار باسی ئەوەی کردووە کە ئینسان یارمەتی خەڵک بات بە تایبەتی هەژاران ئەم دنیاش و ئەو دنیاش خوا جەزایەتەوە، کە ئەوانی کە دەوڵەمەندە بن زۆربەیان لەسەر حسابی فەقیر و هەژار دەوڵەمەندە بن. وەلا ئاینی ئێمەش تاکید کراوەتەوە لە زمانی یەکێک لە خەلیفەکانە و ئەبزام عومەری کوڕی عەبدولعەزیز بووە کە توانێتی تەنزیمی زەکات کات، هەژار نەماوە. یعنی ئەو شتێک کە پێی ئەوترێن سۆشیالیزم و هاوبەشی و ئیشتراکیەت و ئەمانە، یعنی بەپێی دینی ئیسلام ئەگەر بڕۆی بە پاکی بڕواکی جێبەجێ دەبێت. بەخشین لای تۆ چی ئەگەیەنێت؟ هاوکاریکردنی هەژاران لای تۆ چی ئەگەیەنێت؟ وەڵا بەخشین شتێکی زۆر پیرۆزە، ئەوەی کە فەقیر بێ و دەسەڵاتی نەبێ ئینسان یارمەتی هەژاران بە شتێکی زۆر جوان و زۆر ڕێک و پێکە. باشە، ئێمە چۆن بتوانین لەم مانگی ڕەمەزانەدا بە تایبەتی کە مانگی خێر و بەخشینە و خێرەکان چەند قات پاداش بۆ مرۆڤەکان دەنووسرێت، چۆن بتوانین لە مانگەدا دەستکراوە بین؟ تەڵانەوەی لە دەستیا بێ بتوانێ هاوکاری ئەو هەژارانە بە شتێکی زۆر ڕێک و پێکەوە خێرێکی زۆریشی هەیە پاداشتی وەرەگرێتەوە لە قیامەتە، خوای گەورە پاداشتیاتەوە لە ساسە. خێر و بەخشین لای تۆ چی ئەگەیەنێ بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هاوکاریکردنی هەژاران؟ شتێکی پیرۆزە، شتێکی ڕێکوپێکە، پێویستە لە سەر هەموو کەس خێر بکار بەخشین بکات لە پێناوی ئەوەی خوا جەزای باتەوە. پەیامەکەت بۆ دەوڵەمانەکان هەیە یاخود دەوڵەمەنیش دەبێت ئەو کەسانەی کە شتێکیان هەیە پاشکەوت؟ پێویستە دەوڵەمەند دایمە نییە بیلەوام کاتەوە زیاتر لەبەرێکەوە پارە تا سەر بۆ کەس نامێنێت. ژیانەوە نییە تاکو سەر ئەو کەسە بمێنێتەوە لە پڕێتەوە ڕات. جا پێویستە
پارەکە خۆ ناباتە ژێرگەڵە پێویستە یارمەتی هەموو کەس بە پێویستە بە هەموو شێوەیەک یارمەتی ئەو خەڵکە باوە ئەژۆ کۆی ئینسانن. باشە تۆ پێ دوایە سەرۆت و ماڵی ڕاستەقینە ئەوەیە کە پێش خۆمان ڕەوانەیە کەنیان ئەوەیە کە لە گیرفانمانەیە. وڵا ئەوەیە سەرۆت و ماڵی ڕاستەقینە ئەوەیە کەوا بە شێوەیەک تۆ بەکاری بێنی هەم بۆ خۆت و هەم بۆ هینەکانیش دەور و بەرەکەشی. لە مای ڕەمەزانە ئەوەی کە خێرەکە هاوکاری فەقیرە و یارمەتی فەقیرە دەقاتی ساڵەکان ڕێکانی کەیە بەساکە. ئەی چۆن دەستمان کراوە بێت چۆن بتوانین وڵی دەستکراوەکە بەدەست خۆتە بەدەست خۆتە من ئێستا دەسەڵاتم هەیە ئەوە دەست خجێنم ئەوە بەدەست خۆم دەستیش کەمەوە بەدەست خۆم وایە چ پەیامێکە بۆ هەبووەکان هەیە بۆ کەسانەی کە دەوڵەمەندن بۆ ئەوەی کە ئاور لە هەژاران بدەنەوە. ئەوڵی ئەوە ئەگەر ئەوڕێ ڕووکەنەوە فەقیر و هەژار و یارمەتی فەقیر و هەژار بن لە مانگی ڕەمەزانە خوا دەقەت وایە زیاکە. تۆ باوەڕت بەوە هەیە کە هەتا ببەخشی زیاد بکات؟ ئەوە خوا خۆی عالمە تۆ ماڵەکەی خۆ بیکە بەزوو کردووە نیوەی بەخە بێ لە ڕای خوا دەقەت بۆ پڕەکاتەوە خوا خۆی عالم بۆ حسابە پێگەی. ئەی کاک حاجی پێ دوایە خێرکردن هاوکاریکردنی هەژاران مرۆڤەکان ئاسوودە بکات دڵیان خۆش بکات؟ وەڵاهی ئەگەر بەدڵ تۆ ئەمە بەخشی بەدڵ بژێی بە من خوا دەقات بۆ زیاکە و خوا دەقات بۆ پڕەکاتەوە ئەی چۆن بە شەرتە بەدڵ بێ بەدڵی خۆ بێ. خێر و بەخشین لای تۆ چی ئەگەیەنێت؟ وەڵا خێر و بەخشین مادەی مانای سەربەرزی خۆشبەختی ئەومانایە بەخشێنین. تا چەند چۆن بتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە تایبەتی لەم مانگەدا کە خەڵک لەوانەیە حەزی بۆ خۆراکان زیاد بکە بەبوونی بە ڕۆژوبوونیەوە تەماحێکی هەیە بۆ خۆراک و بۆ خواردن چۆن بتوانین لە مانگی ڕەمەزان دەستکراوە بین؟ وەڵی هەموو ئینسانێک هەت بتوانێت کە بڵێ بەخشێ لە ڕێی خاصە لەم مانگە پیرۆزەیە لە دوو مادیەوە ئەگە بتوانێت ببەخشێ زۆر شتێکی چاکە. باشە تۆ هەست ئەەکەی کە مرۆڤ ببەخشێت خی گەورە سەرۆتەکەی کەم ناکە بەڵکو پێی زیادەکە؟ باڵێت بەتاکی زیاکات هەر کەسە بەخشێەوە بەتاکیت لە لای خۆیەوە بە سەرۆت و سامان بە ماڵی بە گیانی هەموو شتێک لای خۆی گەۆ زیاکات. پێ دوایە ئەگەر مرۆڤەکان ببەخشن دەرونیان ئارام بێتەوە دڵخۆش بن خۆشحاڵ بن؟ بەتاکیت هەر کەسێ لە خی گەورە نزیک بێت و ببەخشێت کە مەبەستی خی گەورە بێ بەتاکی دڵخۆشە بێ لە لای خی گەورە بە نسبەت خۆیەوە بە نسبەت خی گەورەشەوە. پەیامەکە هەیە بۆ دەوڵەمەندەکان یاخود ئەگەر دەوڵەمەندیش نەبێ ئەو کەسانەی کە شتێ پاریان پاشکەوت هەیە بتوان هاوکاری خەڵکە لە مانگە ڕەمەزانەدا؟ وەڵا پەیامی منەوەیە بۆ ئەو دەوڵەمەندانی کە ئەگەر بتوان لە مانگە پیرۆزەیە بتوان یارمەتی هەموو فەقیرێ بن یارمەتی فەقیر و هەژار بن لە مانگە زۆر شتێکی چاکەکان بە نسبەت لە مانگە پیرۆزە و لای خی گەورەش سەربەرز و سەرفرازە بن ئینشەڵڵا. دینی ئیسلام دینی بەخشینی و لێبوردەیی و تەسامح و وانە قوربان یعنی ئەمە وا پەروەردە بووین واش گەورە بووین جا من پەیامم بۆ خەڵکی کوردستان خوستەن دەرەجەیەک بۆ دەوڵەمەنگەکان ئەگەر بیانەوەیە خی خۆیان لە خۆیان ڕازیکەن ئەگەر بیانەوەیە زەمیریان مرتاحکەن ئەو پارانەی کە هاویان گرتو با بیان بە فەقیرەکان فەقیر هەیە بڕوا بکە بەربانگی نییە بیخوا. ئەبێ ئینسان لە خوا بترسێ ئێمە عەبدی خوایین مەهما کان ئێمە عەبدی خوایین و داواش دەکەم لەم کەناڵە پیرۆزەی ئێوەوە کەناڵەکەی ئێوە دائیمەن حەزی لە ئاشتی بوو حەزی لە لێبوردەیی بوو حەزی لە کۆمەڵایەتی بۆ ناو کۆمەڵایەتی حەز دەکەم هەر هەموو حیزبەکان لەبەر خاتری خوا و خاتری ئەم مانگی ڕەمەزانە پیرۆزە لەبەرەوە خوای پەروەردەگارە فەرمیە خێری مانگی ڕەمەزان لە هەزار مانگ خێرتر زیاتری هەیە. پێ دوایە خێرکردن وا لە مرۆڤەکان بکات دەرونیان ئاسوود دەکاتەوە خۆشحاڵن بکات؟ بەڵێ خێرکردن ئەگەر بێت و بیەوێ یارمەتی فەقیر بن و یارمەتی کۆمەلگا بن دوژمنێکی فەقیر نەبن بڕوا بکەوەی لە دڵیانە خوایان ناتێ. وڵایی ئیشێکی زۆر باشە کۆمەڵی خەڵک هەژار و بێدەسەڵات ئەگەر هاوکار و یارمەتیان بن ئەبێ خەم و خەفەتی ئەوان بە خەم و خەفەتی خۆیان بزانن چونکە ئایا ئیسە منەگەر لێرا تێر و تۆ متەعەم و ئیشم ببێت کەسێ ئیشی نەبێت و کەسابەتی نەبێت و نامرتاح بێت لە ژیانی من زۆرم پێ ناخۆشە نامرتاح. ئێمە چۆن بتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە دەستکراوەتر بین لە مانگەکانی تر چونکم هەم لە ڕووی خێرەوە
خێرێکی زیاترمە بۆ ئەونس لە ڕووی خێرکردنەوە هەم لە ڕووی ئەوەشەوە هەمومان دەزانین لە ڕەمەزانە مرۆڤەکان زۆرتر حەزیان بە حەز بە خواردن ئەکەن تەماحیان بۆ خواردن زیاد بێت مشتاقەتی زیاتریان ئەبێت چۆن دەستکراوەتر بین والله هەرچی ئەەکەی هەرچیە بکەی بەخێر لە بەرخادی خی پەروەردگار خی پەروەردگار لە 1 تا 27 بە 25 خێرت بۆ ئەنووسێ خۆشترین ژیان ئەوەیە دراوسەکان و دۆستەکان ئەوانیش مرتاح بن وەکو خۆ چۆن ماڵ و مناڵی خۆت مرتاح و سەفرەکەی پڕە بە ئەوانی سەفرەکەیان پڕ بێ مەویست نەبن لە وەعز و ژیانی خۆیان من ئاوا زۆر پێ خۆشحاڵم ئەوانە کە دەسەڵاتدارن دەوڵەمەندن یارمەتی فەقیر و ژاران بن خوای یەخ و سەدقە گیان بۆ پڕەکاتەوە ئینشاءالله پێت وایە بە خێرکردن مرۆڤەکان دەروینیان ئارام بێتەوە دڵیان خۆش بێت خۆشحاڵ بن بەختەوەر بن بەڵێ زۆریش زۆری باوەڕکەن لەوانەیە ئەگەر دەکوونێ شتێکی بەسیت یارمەتی و ئاوکاری هەتیوە فەقیری هەژارە بێوژنە بکە زۆر دڵی فراوان دڵی خۆشە بێ ئەو کەسە تۆ باوەڕت بەوە هەیە بەخشین کەم ناکە بەڵکو زیادەکە پێغەمبەری خوا فەرمێت چەند لە ماڵتان ببەخشن چەند دڵتان فراوان بێ چەند دڵتان سەخاوات بێ خوای پەروەردگار دە ئەو نەخێر و بەرەکە دەڕژێ بەسەرتان ئینشاءالله سەرۆتماڵی ڕاستەقینە ئەوەیە کە لە گیرفانمانایان ئەوەیە کە پێش خۆوانی نێرین ئەوەیە کە پێش خۆ دێنێری بۆ قیامەت ئەوەی هی تۆیی میلادگرە ئیش ئیسفادەی نییە بۆ تۆ چۆن دەستکراوەتر بین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زیاتر هەوڵ بدەیت یارمەتی هەژارە نەدارا بدەین ئەو کەسانێک کە پێویستیان بە ئێمەیە چۆن هاوکاری خەڵک بکەین دەستکراوە بین وڵای خۆی حەقی خۆیەتی لە ڕەمەزانە بە تایبەتی خەڵک ئەوەی کە سەروەت و سامان و ینی وەزعی باشە و دەرامەتی باشە چاوی لە فەقیر و هەژار بێ و پێویستە بە تایبەتی و ماڵانی هەژارن بەسەریانکەیتەوە ینی خەڵک هەر یەکە لە شوێنی خۆیەوە دەستکراوە بێ حەقی خۆیەتی پەیامەکە بۆ دەوڵەمەندەکان هەیە ئەوانەی کە هەبوون یاخود ئەوانەی کە ئەگەر دەوڵەمەندیش نەمن بەڵام شتێ پاشکۆتیانە لە خۆیان زیادەیە چ پەیامەکە بۆیان هەیە لە مانگەدا دەستکراوە بن وەڵام داوان لێ یەکەم بە خۆیانە ینی چاویان لە فەقیر و هەژار بێ و لە ڕەمەزانە بە تایبەتی و ماڵانی هەژارن کەسانی کە هەتیون بەسەریان کەنەوە یارمەتیان بن شتێکی زۆر باشە ینی چاویان لە هەژار و فەقیر بێت تر زۆر شتێکی باشە سەرۆت و ماڵ بەبەخشین کەم بکایان زیاد بکە وەڵام پێم باشە زیاکات شوێکم خی گەورە خۆی قەرەبووە کاتەوە خۆشت دەستی پێ نەکەی پێت وایە سەرۆتماڵی ڕاستەقینە ئەوەیە کە لە گیرفانمانایە یان ئەوەیە کە پێش خۆمان ڕەوانەیەکەین پێم وایە ئەوەی کە بەخشید ئەوە ڕاستەقینە ئەوەی ئەو کەسەیە هەست ئەەکەی لە کاتی خێرکردنە مرۆڤەکان دڵ و دەروینەن ئارام بێتەوە خۆشحاڵ بن زۆر ڕاستە من زۆر هەستی پێەکەم زۆر ینی بەڕوونی دیارە هەست پێکردن بەو شتانە کە ئیبەخشید ینی سۆنەڵی شتێکە مرتاحبی پێی خێر واتە زیندووبوونەوەی ڕۆح واتە پاکردنەوەی ئەو سەرۆت و سامانەی کە هەتە بەو خێر و سەدەقەی پاکەکەیتەوە ئەوە لایم نەگەێنێ باشە چۆن دەستکراوە بین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە یارمەتی فەقیر و هەژار بکەین یارمەتی ئەو کەسانە بدەین کە نەبوون نەدارن وەک دەوترێ هەیە شێوینانێکی ژەمێکی نییە چۆن ئێمە هاوکاریم کەسانە بین و ئاوڕان لێ بدەینەوە خۆی هەر کەسە بەپێی توانای خۆی هەسێ بۆ نمونە هەیە تیجارێکی گەورەیە بەپێی توانای خۆی ئەتوانێت یارمەتی فەقیر و هەژار بە کەسێک لەو کەمترە ئاستی ئەتوانێت پێی توانای خۆی بێت لە 250 هەتا 1000 تا 10,000 تا 50,000 چەند توانی ئەوەندە بێ ئەوە شتێکی باشە پێت وایە بە خێرکردن سەرۆت و ماڵەکانمان کەم بکات یاخود نەخێ بە پێچەوانەوە زیادەکە نەخێر بە تاکیدەوە خۆی گەورە خۆی ئەفەرمێت بە سەدەقەکردن زیاکات پاکردنەوەیە پاکردنەوە چۆن تۆ شتێک پاکێکیتەوە بە ئەو خێر و سەدەقەیە ماڵ و سامانەکەت پاکاتەوە سەرۆتماڵی ڕاستەقینە ئەوەیە کە لە گیرفانمانە یاخود ئەوەیە پێش خۆمان ڕەوانەیەکەین بێگومان ئەوەیە کە پێش خۆت ڕەوانەیەکەیت و ئەوە ئەمێنێتەوە ئەوەت بۆ ئەمێنێتەوە ئەوەی لێرە ئەی خۆیت ئەوە ڕۆشت بەتەوەی کە ڕەوانەیەکەیت و خێر و سەدەقەکە ئەوە مانەوەیە هیچی لێ نایەتەوە پەیامەکە بۆ دەوڵەمەندەکان هەیە بۆ ئەو کەسانی کە هەبوون وەڵای پەیامم بۆ ئەو کەسانی کە توانیان هەیە لەم کاتەیە باشترین کاتە بۆ ئەو کەسانە ببەخشن دڵنیا بن لەوانەیە لەو دەقەیە پارەکەی کەم کات بەڵام خۆی گەورە خۆی فەرمووی یەک بە 100 تا 700 زیاکات پێت وایە بەخشین پارەکە کەم بکە یاخۆ پێی زیادەکە زیاکات زۆریش نەکە هەتا ببەخشیت زیاکات پەیامەکە بۆ دەوڵەمەندەکان و هەبووەکان هەیە دەوڵەمەندەکان هیوادارم چیان لە فەقیر و هەژار بێت ئەوەی کە لە توانایە نابێ بیانەنێ لە ڕێگای بڕنامی بەخشینیشەوە بێت زۆر باشتر والله بەخشین بە هەموو شێوەیەکە بەخشین هەیە مادێ ئەوەی کە دەسڵات هەیە
هەیش بەخشین هەر بە قسەیەکیش هەر بەخشینە نصیحەتێکیش هەر بەخشینە ڕێنماییەگەر بەخشینە کەلیمەی سەدەقە بەخشینە ئەمێ تۆ پێی ئیمکانیەتەکە ئینسان هەیە ئیمکانیەتی هەیە مادە ئەتوانێت سەرف بکە هەیش بۆ قسەیەکی باش بکە ڕێنمایەکی خەڵکە هەر بەخشینە باشە چۆن بتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زیاتر دەستکراوە بین لە مانگەکانی تر چی بکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زیاتر دەستمان کراوە بێ لە مانگەکانی تر ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم وەک حەدیثەکە هەموو بیستمانە فەرمێ لە هەموو کاتێکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئینسانێکی کەریم و سەخی بوو بەس بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە وەکو باوا بوو هەموو جێگەیەکی گرتەوە سەخای هەبووە سەخایەکی لەو شتانە ئینسان ئەگەر دەتوانێت لە کاسبەکەی خۆیان ئەگەر سەخاشی پێ ناکرێت با قازانج کەم کات و قەیشێک لە قازانجەکەی کەم کات و هەر سەخایە پێ دوایە بەخێرکردن بە بەخشین مرۆڤەکان دڵ و دەروونیان ئارام بێتەوە خۆشحاڵان بکە حتمما شتێکی وایە چونکە لەبەر ئینسانەکانە زۆر جار دیواری دەرونی دروستە بێ ئەو دیوارە دەرونیانە ئەڕمەیەک لە بینی دەوڵەمەنگ و هەژارە لە بینی دەسەڵاتدار و بێدەسەڵاتە بەو هاوکاریە لە بینیانە چونکە حەسادەت نامێنێت لە بینە یەکێ لەو شتانە کە ئینسان دیوارە دەرونیەکان دروستەکە حەسادەتە کابرا بینێ یەکێ بوو یەکێکە نەبووە بەڵام کاتێ بینێ ئەم لە ڕووی ئەوانێ بەخشینی تیا هەیە بەرامبەری هاوکاری ئەکا لێرای پێم وایە ئەو دیوارە دەرونیانەش هەڕوخێ زۆر عیلاجی تیا هەیە پەیامێکە بۆ دەوڵەمەندەکان و هەبووەکان هەیە وڵڵاهی دەوڵەمەندەکان سەیری خۆیان کەمزانە ئەوەی کە هەیەیان هی خۆیان یا هی خەڵقا خەڵنەسن خێر لە شتێ بکەن کە هی خۆشیان نێت چونکە زۆر جار ئەو شتانە کە ئیبینین ڕاستی خێر لە شتێکەکەن وەک عەرەب دەڵێ وەهەبە مەلیک و ما لا یەملیک شتێکە بەخشن کە هی خۆیان نێت چونکە زۆری ئەبینین ئەوان احتیکار کراوە لە احتیکار لە خێران ناکرێت کابرا بڵێ احتیکارەکە و خێریشی کرد نا بە منەتیشی نەزانێ بەسەر خەڵقا وە بزانێ واجبێکی سەرشانی خۆیەتی ئەگەر بە دینی ئەزانێ ئەگەر بە ئینسانی ئەزانێ دەستکراوێ لە ئاسی خەڵق بەڵام پێش وەختەش ئەڵێم شتێک نەبێ خۆی لە پێشا لە خەڵکی وەرگرتوێت هەستێ بیبەخشێتەوە بە خەڵق چونکە ئەوە پێم وایە خێری وارخۆڵ نابێ ئەوانی کە دەوڵەمەندە بن زۆربیان لەسەر حسابی فەقیر و هەژار دەوڵەمەندە پێویستە دەوڵەمەند دایمە نییە بیلەوام کاتەوە زیاتر لەبەریکە پارە تا سەر بۆ کەس نامێنێت تۆ ماڵەکەی خۆ بیکە بەزوو کردوە نیوەی بەخە بێ لە ڕای خوا دەقات بۆ پڕەکاتەوە خوا خۆی عالم بۆ حسابە فەقیر هەیە بڕوا بکە بەربانگی نییە بیخوا ئایا ئیسە منەگە لێرا تێدێتەوە ممەتەعەم و ئیشم ببێت کەسێ ئیشی نەبێت و کەسابەتی نەبێت و نامرتاع بێت لە ژیانی من زۆرم پێ ناخۆشە نامرتاح وڵی پەیامم بۆ ئەو کەسانی کە توانیان هەیە لەم کاتەیە باشترین کاتە بۆ ئەو کەسانە ببەخشن ئەوەی لێرە ئەی خۆیت ئەوە ڕۆشت بەتەوەی کە ڕەوانەیەکێت و خێر و سەدەقەکە ئەوە مانەوەیە ڕوخساری مناڵێک زۆر شتە پێ بڵێ ئەگەر ئینسان بیت و هەستە هەبێ ئەبێ کارێت بکە وڵا خێر و بەخشین بەڕاستی سەماحەت ئەگەیەنێ ئەمجا لێبوردن ئەگەیەنێ چاکە و چاکە خوازی ئەگەیەنێ ئەنی بەڕاستی ئینسان لەم قەیرانانە بەڕاستی ئینسان پێویستە دڵێکی باشی هەبێ بۆ بەخشین چکە بەڕاستی خەڵکێکی زۆر هەیە بێ ئیشە خەڵکێکی زۆر هەیە داماوە دەستکورتە پێویستە بەڕاستی دەوڵەمەندەکان حتا دەسەڵاتدارەکانیش بەڕاستی پێویستە بە خۆیان نابچنەوە خەمێکی فەقیر بخۆن چونکە خەڵکێکی زۆر هەیە داماوە لە وڵاتەی ئێمە خەڵکێک هەیە لە ژێر چینی هەژاری شەوەیە ناڵێنێ بەڕاستی داما و زۆرە ئێمە چۆن بتوانین لە مانگەدا زیاتر دەستکراوە بین وەک لە مانگەکانی دیکە وڵای خۆی ئەم مانگە مانگێکی بەرەکەتاویە و مانگی بەخشینە ینی خەڵکەکان زۆر دڵیان سافە دڵیان باشە ینی کەمتریش پێیاکەن زۆرتر ئەبەخشن بەڕاستی مانگی بەخشینە خەڵک بەڕاستی ئەوانی کە پارەیان پێیە بەڕاستی حەقە لە فەقیرەکان بکەنەوە بەڕاستی سەرۆتماڵی ڕاستەقینە ئەوەیە کە پێش خۆمان ڕەوانەیەکەین یان ئەوەیە کە لە گیرفانمانەیە ئەوەیە بەڕاستی کە لە پێش خۆمانەوەی نێرین چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێکە حیوانێکی سەر بڕی سەر و قاچ و قولەکەی مابووە تی بەس ئەمەی ماوەتەوە فەرمووی بەس ئەمەی نەماوەتەوە ئەوکەی هەمووی وەرەگرین ئەوەی کە لە پێش خۆمانەوەی بەخشین ئەوە ڕاستی ئەوە میانێتەوانێت ئێمە چۆن بتوانین لە مانگەدا دەستکراوە بین ئاگامە لە هەژار و فەقیرەکان بێت وڵای ئینشاءڵڵا شتێکی باشە بتوانیت بەژێرە ئیمکانە شتێکی زۆر باشە هاوکاری فەقیر و هەژارکەیت و پێ وایە بەخشین وا لە مرۆڤەکانەکە دڵیان ئارام بێتەوە دڵیان خۆش بێ بەختەوەر بن بە تەئکید زۆریش
خوابداتۆ نیعمەتێکی گەورەیە. پەیامێکە بۆ دەوڵەمەندەکان هەیە بۆ کەسانەی کە هەبوون. وەڵای ئینشەڵا لە مانگا بە تایبەتی دەستکراوە بن چاوان لە فەقیر هەژاران بێت و هاوکاری خەڵکن. سەرۆتماڵی ڕاستەقینە ئەوەیە کە لە گیرفانمانایەن ئەوەیە کە پێشخۆمان ڕوانەیە پێش خۆمانڕانێکن وەکو پێغەمبەر فەرمێتی صلی الله علیه وسلم ئەوە بۆ مێنێتەوە. زۆرێک لە هەوڵاتیانی بەڕێز بۆ چوونەکانن وهایە سەرۆتماڵی ڕاستەقینە ئەوەیە کە پێش خۆمان ڕەوانەیە بکەین نەک ئەوەی کە لە گیرفانماندایە. دەبا هەومان هەوڵ بدەین پێکەوە پێش خۆمان سەرۆتماڵەکەمان ڕەوانە بکەین نەوەک لە دوای خۆمان کەسانێک هەبن بە سەرۆتماڵەکانمانەوە خراپەی پێ بکەن دوجار ئێمەش گوناحبار بین. با پێکەوە ببەخشین تا بەخشینەکان زیاد بکات. وەڵای خێر و بەخشینەوەی کە خێرەکەەوەی بەخشێ خوا پاداشی بادو لە دنیا و لە قیامەت. یعنی زۆر شتێکی پیرۆز و معقول لە ناو کۆمەلگای کوردەوەریە. لەم مانگەدا چۆن بتوانین دەستمان زیاتر کراوە بێت زیاتر ئاگامە لە هەژاران بێت. وەڵاهی ئەوی ڕاستی بێ ئەبێ بڵێم خوای گەورە هیدایەتی ئەوانە بەکە دەوڵەمەندن هەیەیانە ئەی بەخشن دەستی یارمەتیە بۆ فەقیرۆژات درێژەکەن خوای هیدایەتیان بەخوا کۆمەکیان بێ ئینشەڵڵا. پێ دوایە بەبەخشین سەرۆتماڵەکان کەم بکەنیان زیاد بکەن. زیادەکە بەبەخشین بیبەخشە خوا زیادێکە. ئەی بەخشین ئاسوودەی و ئارای مرۆڤەکانە بەخشێت. بەڵێ ئەی بەخشێ دارەوەڵا خوای گەورەی شەڵای بەخشێ لە هەموو گوناح و تاوانی چونکە ئەوەی کە هەیەی بەخشێ خوا لە گوناح و تاوانیشی خۆشە لەبەرەوەی دەستی فەقیرۆژاری پێگری. پەیامێکە بۆ دەوڵەمەندەکانەیە. وەڵا ئەوانەی کە دەوڵەمەند و هەیەە دەستگیرۆی فەقیرکردن خوا یارمەتیان بە خوا سەرکەوتیان کا لە ژیانە. ئیستا هەیە ئەوەی کە هەیەی بیبەخشێ خوا کۆمەکێکا و زیاتریش خوا بەشیان تا بەشی فەقیر بە خوا زیاتری بەشیان. خێر و بەخشین لای جەنابەت چی ئەگەیەنێت؟ گەورەی چۆن ڕوونتر پێ مەڵێ هەچ کەسێک گەورە نەبێ ناتوانێت ببەخشێ هەر چۆنێ بێ مەرج نییە بەخشینیش هەر هەموو کاتێ مادە بێ. زۆر جار قسەیەکی خێر دڵنەوەی کەسێک لەوانەیە زۆر لە مادە گەورەتر بێ واتە بەخشین بەس مادە ناگرێتەوە قسەی خۆشەگرێتەوە پێکەنی نەگرێتەوە زەردەخە ناگرێتەوە شتی زۆرەگرێتەوە. پێ دوایە سەرۆتماڵەکان بەبەخشین کەم بکەیان زیاد بکە. هەرگیز پێم وانە کەمەکە ئەگە کەمی کردایە خۆم نەمەکرد نەمەبەخش. پەیامێکە بۆ دەوڵەمەندەکانەیە. وەڵاهی هیچ کەس باوەڕ ناکەم مرتاح بێ لە ژیانی خۆی ڕازی بێ. لەوانەیە من فەقیر حاڵ نەبم یعنی فەقیر نەبم بەڵام لە ژیانی خۆم ڕازی نیم تۆش بە هەمان شێ دەوڵەمەندەکەش بە هەمان شێ بەڵا بۆیە ئەبێ قەناعەتمان هەبێ. یعنی من ئەگەر بەو بەشە ڕازی نەبم کە خۆیەوێتی پێم باوەڕ ناکەم یعنی هەموو سلێمانیش مەبێ هەموم سەرەرزەش مەبێ قەناعەتم هەبێ. بەڵام دایم با دەوڵەمەندەکان ئاگیان لە خوار خۆیانەوە بێ ئاگیان لە کەسێکە بێ ئاگیان لە پیرێژنەکە بێ کە پاری پێنیە لە فێ بۆ مناڵەکەی بکڕێ. زۆر جارە لەوانەیە مناڵێک ڕوخساری مناڵێک زۆر شتە پێ بڵێ ئەگەر ئینسان بیت و هەستە هەبێ ئەبێ کارێت تێ بکە. وەڵای وەکمادیەوە بێ یانبەتی ئەو خەڵکە بێ ئەبێ ژیانی ئەو خەڵکە دابین کە بە خەمی دڵی ئەو میلەتەوە بی ئەعلەمانە ژیانی ئەو خەڵکە ئەوەیە خەڵکە بێکاسابەتە ژیانی ناڕە گوزەرانی ناڕوە حاڵی ئەوە وەعزەکەی بینی. پێ دوایە سەرۆتماڵ و بەخشین کەم بکەیان زیاد بکە. وەڵا ئەگە ببێ بیەی زیاکە ئەگە ببێ سەرۆتماڵی ڕاستەقینەوەی کە لە گیرفانمانانەوە پێش خۆمان ڕەوانەیەەکەین. ئەوانەی کە لە گیرفانی خۆتا لە زیاد بێت و بەشی خێرمەر و فەقیر و هەژار بێ ببێ. سەرۆتماڵی ڕاستەقینەوەی کە لە گیرفانمانیان ئەوەیە کە پێش خۆمان ڕەوانەیەەکەین. ئەو کە پێش خۆمان ڕەوانەیە کە ببێت و ڕەوانەیەکەی. پەیامێکە بۆ دەوڵەمەندەکانەیە. وەڵا پەیامەوەیە کە یارمەتی فەقیر و هەژار من لە مانگە پیرۆزە بەدەم ئەو خەڵکەوە بچن و بە هەژار و فەقیر و نەدادار و ئەمانە. پێ دوایە بەبەخشین مرۆڤەکان دڵیان خۆش بێ دڵیان ئاسوودە بێ. وەڵا ئاسوودە بێ بە ساڵ لە ساڵ هەر کەسێ بیبەخشێ دڵی خۆشە بێ ماڵ و مناڵی. تێمە چۆن ئاگامان لە یەکتری بێت ببەخشین لە مانگە پیرۆزەدا هاوکار یەکتری بکەین. ڕاست دەفەرمووی ئەوانەی کەوا بەڕاستی کە ساحەبی سەروەتێکی باش و دەوڵەت حەقە چاویان لەو هەژارانەوە بێکەوە ئێستا دەرامەتیان ئەمەگە دابەزیوە هیوای نەخۆشیە لە ماڵەوە پیانی بەڕاستی توانای نییە پارەستۆڵی بکڕێ عنی تۆ توشتی قورسی ژانی تۆ خەسەخانەیە بۆ شتێ بە پێویستێکی ماڵە ئیمکانەتی باشیانە ئیمکانێتەش خۆی وەڵی بڵێم زۆری ئێمە لەم شارە ژیاوین من ئەمە 200 ساڵە ئەمە خانووە ئەم خانۆ کۆنە ینی
ئێستا خەڵکەکە مەجموعەیەکی زۆری هەیە پێگەیشتووە بۆچی یارمەتی ئەو خەڵکە نایە ئەو هەژارە نایەکە مناڵی سالا سیما هەیە و کەوتووە بە دیارێ و نەخۆشی دەرونی هەیە بە دیارێ کەوتووە کەس نێ دەربینێ وەزعەکەیەتی کەمەندامێکە کەمەندامێکی فەقیرە و تا سێرەکەی 6 مانگ موچەی نییە ئەی چی بکات بەنا بۆ کۆبەری دوایە بەبەخشین پارەکانمان کەم بکە یان زیاد بکە والله طبعا ئەگەر یەکێکەیە کەیاوێتی ئەو ڕستقی یاوەتی ئەبێ ئەوی شەر ئەو لاشی بۆ فەراهەمەکە کە ئەو چاوی لێتی ئەو دنیاە کە خوایەکی عەزیمەی دروست کردووە هەموو شتێکی بۆ دابینکە ئەم لیاری ئەویشیاتی هەست ئەەکەیت بە بەخێرکردن بەبەخشین مرۆڤەکان دڵیان خۆش بێ دڵێن ئاسوودە بێ شتێکی زۆر وازەحایەتیەکەی کابرا ئیمکانەتی و ئەژی بە ئەنواع شێوە و ژیانی ئەویش لەو نەهامەتیای بێت چۆنە خەڵک بەشەر و خوانیە والله ئەگەر یەک بەڕاستی ساحەبی ئیماندار بێ بەزەی بە ئاژەڵێکی شایەتەوە نەک مرۆڤەکە ئینسانە و ئەبینێ و هەستی خێرکردن هاوکاریکردنی هەژاران والله ئەگە دەسەڵاتی پێ خێرکا باشە بەڵام دەسەڵاتی نەبی وای پێ دەسەڵات نییە هەر کەسە لەلایەن خۆیەوە کە بەشتەی کەمیش بە هاوکاری خەڵکە پێدوانە شتێکی باش بێ زۆر چاکە بۆ خرا حەجی چەندە موچینە بوو تۆ چ پەیامەکە بۆ دەوڵەمەندەکان هەیە چۆن هاوکاری هەژاران بکەن والله یارمەتی هەژاران بن لە مەختار ڕەمەزانەتی و پارە نییە کە ئەمڕ ڕۆژەکەی خۆ دەزانیت چۆنە تۆ پێت وایە بە خێرکردن مرۆڤەکان دڵیان خۆش بێ دڵیان ئاسوودە بێ زۆر زۆر والله دینار بێ بە زەلامی بەقیت ناگی پێ خۆش ئەی خۆت هەستەکەی دڵە خۆش بێت یعنی ئەگە تۆ شتێ ببەخشی یعنی سۆر پێش خۆشە ئەگەر شتێکی بنێ حەت پێت خۆش ئەبێ پێ خۆش بێ ئەگە پێت خۆش نەبێ نەعەم نایە ڕاز نییە ئەوانی کە دەوڵەمەندە بن زۆربیان لەسەر حسابی فەقیر و هەژار دەوڵەمەندە پێویستە دەوڵەمەند دایمە نییە بیلەوام کاتەوە زیاتر لەبەرێکەوە پارە تا سەر بۆ کەس نامێنێت تۆ ماڵەکەی خۆ بیکە بەزوو کردووە نیوەی بەخە بێت لە ڕای خوا دەقات بۆ پڕەکاتەوە خوا خۆی عالم بۆ ئەسابە فەقیر هەیە بڕوا بکە بەربانگی نییە بیخوا ئایا ئیسە من ئەگەر لێرا تێدێتەوە ممەتەعەم و ئیشم ببێت کەسێ ئیشی نەبێت و کەسابەتی نەبێت و نامرتاع بێت لە ژیانی من زۆرم پێ ناخۆشە نامرتاح وڵی پەیامم بۆ ئەو کەسانەی کە توانیان هەیە لەم کاتەیە باشترین کاتە بۆ ئەو کەسانە ببەخشن ئەوەی لێرە ئەی خۆیت ئەوە ڕۆشت بەتەوەی کە ڕەوانەیەکێت و خێر و سەدەقەکە ئەوە مانەوەیە ڕوخساری مناڵێک زۆر شتە پێ بڵێ ئەگەر ئینسان بیت و هەستە هەبێ ئەبێ کارێت تێ بکە وڵای لای من بەخشندەیی و خێرکردن یەکێکە لە سیفەتە جوانەکانی کە لە مسلمانە هەیە لێرەشەوە داواکەم لە هەر کەسێک کە توانای هەیە و دەستی باشترە ڕۆ هاوکاری ئەو کەسانە بکە کە پێویستیان بە هاوکاری خەڵک چۆن لە مانگەدا زیاتر دەستکراوە بین ئە بانگە بۆ خۆی ئینسان گۆڕانکاری شتیا دروست دەبێت ینی ئەوە بەدەست من نییە ئەم مانگە لە کۆنەوە وا ڕاهاتووە مەسەلەن دڵەکان زیاتر ئارامە بنتیایە و ئینسانیش زیاتر حەز بە بەخشندەیەکەتێ پێت وایە بەبەخشین پارەکانمان کەم بکە یەخود بە پێچەوانەوە زیاد دەکات من پێم وایە زیاد دەکات هیچ کاتێ ئەو کەسانی کە بەخشندن پارەکانیان هەمیش هەر زیادی کردو هەست ئەەکەی کاتێک کە مرۆڤەکان دەبەخشن ئارامیەکی سروشتیان بۆ دێت و بەبێ خۆیان نستی پێ بکەن لە پڕێتە ناو دڵیان و هەست بە خۆشحاڵی و ئارامیەکەن زۆر بە دڵنیایەوە بەڵێ وایە سەرۆتمەڵی ڕاستەقینە ئەوەیە کە لە گیرفانمانیانەوە پێش خۆمان ڕەوانەیەکەین بەڕای منەوەی کە پێش خۆمان ڕوانەیەک بەخشین لە جەنابەت چیە گەیەنێت سەربەرزی ئینسانە گەیەنێت ینی دەستێکی بێگەردە بۆ ئەو کەسانەی کە پێویستیان و بێ هەمومانەوە بەخشینە بکەین لە ڕەمەزانە چۆن بتوانین زیاتر دەستکراوە بین لە مانگەکانی تر وڵی پێویستە لەبەرەوەی خێرەکانی زیاترە لەبەرەوەی لە مانگی ڕەمەزانە بڵێم ئەگەر یەک بە سێ بێت لە مانگی ڕەمەزانە بێ بە 100 بە زیاتر لەبەرەوەی ئێمەش تا بەخشین زیاتر بکەین خێر و چاکەمان زیاتر بەنسیبە بێت ئینشەڵڵا پێ دوایە مرۆڤەکان کاتێ دەبەخشن دڵ و دەروونیان ئارام ئەبێتەوە خۆشحاڵە بن بەختەوەر ئەبن هەست بە ئاسوودیەکی زۆر خۆش بکەن بەتاکید ئەو کاتانی کە نوێژەکەیت و مرتاحە بێ ئەو کاتانی بە ئەبەخشی ئەویش هەر مرتاحێ بۆ نەفسیەت و بۆ دڵی خۆ سەرۆتمەڵی ڕاستەقینە ئەوەیە کە پێش خۆمان ڕەوانەیەکەین یان ئەوەیە کە لە گیرفانمانەیە نا پێش خۆمان ڕەوانەیەکەین لەبەرەوەی دوای خۆمان هیچمان بۆ نابێ پەیامەکەت بۆ دەوڵەمەندەکان هەیە
ڕای هیوادارم چاویان لە فەقیر و هەژار بێ هیوادارم چاویان لەو کەسانە بێت کە نەخۆشن و لەم ڕۆژگارە پێویستیان بە خواردنێکە ئێواران بە برسێتی سەر نێنێنەوە. بەخشین لای جەنابەت چی ئەگەیەنێ خێرکردن هاوکاریکردنی هەژاران وەڵا هاوکاریکردنی هەژاران و خێرکردن و ئیتر بەخشین ئینسانێکە بەخشن دەبێ معنای ئینسانێکی چاکە و خەڵکی فەقیر و هەژار زۆر ئەوەی دەسەڵاتی بێ با بەخشن دەبێ قەیچێکە چییە هەچێنێکی بێ هەرە بێ بەجێی بێڵێ کاک وایە قوربان ئیتر با بەخشن دەبێ چۆن بتوانین بەرز بێ چۆن بتوانین لە مانگەدا زیاتر دەستکراوە بین والله جا ئەو کەسێک کە خۆ هەی بێ و بتوانێت توانای بێ حەقە دەستکراوە بێ لەبەرەوەی ئەم مانگە مانگێکی پیرۆز و مانگێکی بەخشندەی ئینسان لە ڕەمەزانە بەڕاستی بێ بەخشن دەبێت لە پارەی خۆی بابە فەقیر باژار بگەڕێ بەسەر خەڵقا بزانێت کێ مستحقە بیداتێ پارە کۆکردنەوە چییە هیچ نییە بەڕاستی پێت وایە سەرۆتمەڵی ڕاستەقینە ئەوە بێ کە پێش خۆمان ڕەوانەی ئەەکەینیان ئەوەیە کە لە گیرفانمانە تەشید ئەوەیە کە لە پێش خۆتەوە ڕەوانەیەکی سەرۆت و سامانە و کەسا بە تەمای ئەوە بی کە لە دوایە کوڕەکە بۆ بکە وەڵایی هیچ بۆ ناکە ئەبێ تا خۆت هەی لە دنیاە بیکەی ئەوەی کە دەسەڵاتی هەیە بتوانی بیبەخشی و بەخشندە بی بەڕاستی ئەوە بە عەمەلە دێ هەست ئەەکەی کاتێک کە مرۆڤ خێر ئەکات کە بەخشندەیە دڵ دەرونی ئارامە بێتەوە خۆشحاڵە بێ بە تەشیدەرە وەڵاوی کە مسلمانێکی ڕاستەقینە بێ هەر بەوە دڵ و دەرونی ئەکرێتەوە دڵ دەرونی شادە بێ و پێی خۆشە و ئەرەوەڵا بە تەشید پەیامێکت بۆ دەوڵەمەندەکان هەیە وەڵاوم پەیامم هەیە کە دەستکراوە بن و بەخشندە بن لە عاتی فەقیر و هەژار و دەوڵەمەندەکان نەزانین کێ فەقیر و هەژارە وایە با بەخشەندە بن لە ڕاستیان سەرۆت و سامانیان هەیە پێش ئەوەی کە بڕۆن با جێی خۆیان خۆشکەن و بەهشتکردین بەڕاستی جێگای ئەو دنیا بەهشتکردین بەوەیە بۆ بەخشندەیە پەیامەکە بۆ دەوڵەمەندەکان هەیە بۆ هەبووەکان مەرجی نەدەوڵەمەند بێت ئەوەی کە تا ڕادێک هەیەی و شتێکی لە خۆی زیادە چ پەیامەکەت هەیە بۆی کە لە ماگە ڕەمەزانە دەستکراوە بێت واللهی یەکەم شت ئەوەیە ئەم مانگە مانگی خێر و بەرەکەتە مانگی بەخشینە خوای گەورە عەفوی خەڵکەکە ئێمەش ئەبێ خوامان لەبیر بێت ئەبێ هەوڵی ئەوە بین کە لەم مانگا دەست پێش خەریب بکەین خێر بکەین بەوانەی کە مستحقن تۆ لەو کاتا کە خێرەکەی یەکەم شت ئیمانێکی تەواو هەیە بەخوای گەورە دووهەمین شت ئەوەیە کەوا بینایەکی خێرەکەی بۆ ئەم دنیاش و ئەو دنیاشت ئەکەی خێرکردن مرۆڤەکان ئارام کاتەوە مرۆڤەکان دەروونیان ئاسوودەکە من خۆم بەش بە حاڵی خۆم کە جاری وایە خێرەکەم یای لە ناو دڵما هەستەکەم گەیشتووە دڵنیا بلەوە تێگەی یعنی هەستەکەم ئەو کە ئەو خێرە گەیشتوتە لای خوای گەورە چکم بە دڵێکی پاگەیکەم بۆ ئیسانەش یەکەم کە پێویستی بەو خێرەیە ئەگەر خێرەکە کەمیش بێ ینی بڕواکەی جاری وایە ئەمڕۆ بە تایبەتی قەیران هەیە لەم کوردستانە باخەڵی هەمومان ئەوەی وەک جاران نەماوە ئەگەر بێت و بە پارێکی زۆر کەمیش بێ تۆ هەر بیکە با ئەگە 250 دیناریش بێ تۆ دڵی ئەو ئیسانی پێ خۆشکە خوا دڵی تۆ خۆشەکەەوە خوا وعدێکی یاوە ئەوە ئیسانە بێ ئاگای لێ بێ هەڵێ من یەک بەدە ئەوەش لە عیلمی خوای گەورایە تێگەی من داوا لە دەوڵەمەندەکانەکەم و داوا لەوانەی ئەەکەم کە توانایان هەیە ئەم مانگە مانگی لێبوردن بێت مانگی عەفوو بێ مانگی ئاشبوونەوە بێت لە نێوان خەڵکەکانە بڕوا دەبێ ئەوی دڵی پاک نەبێ لەگەڵ خەڵکی ترا خوا خۆشی ناوێت ئەوی حەقد و کینەی هەبێ خوا خۆشی ناوێت ئەوی دڵی باش بێت و خەڵکی خۆش بێت و بەرەو ئیمان بڕوا بەڕاستی و لێبوردە بێ و بەخشین با ئەگەر خەڵکی گوناحێکی کردو بەرامبەر بیبەخشە ئەگەر پارە و پێ هەرم بیبەخشە بۆ ئەوی خوا تۆش ببەخشێت چکم دوو ڕۆژی تر کەس نامێنێتەوە من ئەسا من تەمەدم تقریبا نزیکی 59 ساڵە کە بەم جادەیە ڕۆژ ئێستا کەسی نابینوانی جاران زۆربیان عەمدی خۆیان کردووە کێ فریایانەکەوێ ئەو ئیشانی کە کردویانە پەیامی هاوڵاتیان بەو جۆرە بوو کە بەڵێ پێویستە دەستکراوە بینەوە و ببەخشین ئەگەر بە شتێکی کەمیش بێت پەیامی هاوڵاتیان بەو جۆرە بوو پێویستە دەوڵەمەندەکان ئاوڕ لە هەژارەکان بدەنەوە و دەستی هاوکاری و یارمەتی و بەخشندەییان بۆ درێژ بکەن پەیامی هاوڵاتیان بەو جۆرە بوو کە بڵێ بەبەخشین سەرۆت و ماڵ زیاد دەکات
نەوەک کەم بکات. پەیامی هاوڵاتیان بەو جۆرە بوو بەڵێ لە کاتی بەخشیندا دڵەکان ئارام دەبنەوە، لێوەکان پڕ دەبن لە خەندا، ڕوخسارەکان دەگەشێنەوە. دەبا ئەو کەسانەی کە هەیەە و شتێک لە خۆیان زیادە ئەگەرچی دەوڵەمەندیش نەبن با دەستی هاوکاری و یارمەتی بۆ هەژاران درێژ بکەن، با دەستی ڕێز و خۆشەویستی درێژ بکەن بۆ کەسانەی کە پێویستیان بە ژەمە خۆراکێکە یاخود پێویستیان بە پێداویستەکانی ڕۆژانەیانە. دەبا دەوڵەمەندەکان پێش ئەوەی خۆیان کۆچ بکەن، کۆچ بە سەرۆت و ماڵەکانیان بکەن و پێش خۆیان ڕەوانەی بکەن بۆ ئەوەی لەو دنیا سەرۆت و ماڵەکەیان بە خۆشحاڵیەوە پێشوازیان لێ بکەن. دەبا هەوڵ بدەین هەژارەکان خەندە بخەنە سەر لێویان، فرمێسکی هەژارەکان بسڕین، فرمێسکی چاوی منداڵە بێنازەکان بسڕین. دەبا هەوڵ بدەین ژیان پڕکەین لە خۆشەویستی و پێکەوە ژیان. دەبا هەوڵ بدەین هێندە بەخشندە بین کە خوای گەورە بە بەخشندەیمان خۆشحاڵ بێت تا خوای گەورە زیاتر ڕۆمانتیە بکات و زیاتر پێمان بەخشێت. دەبا هەوڵ بدەین چیتر خەریکی کۆکردنەوەی سەرۆت و ماڵ نەبین، سەرۆت و ماڵێک کە نایەتە نێو گۆڕەکە لەگەڵماندا، کە لەوانەیە ئەوانەی دوای خۆمان خوا نەخواستە خراپەی پێ بکەن، خوا نەخواستە لە شەڕی کێش لەسەری شەڕ و کێشە بنێنەوە لە بینی خۆیاندا. دەبا هەوڵ بدەین بەخشندە بین بۆ ئەوەی بەخشینەکان زیاد بکات و بۆ ئەوەی هەژارەکان بە ئارامی شەو بکەنەوە و بە ئارامی ڕۆژەکانیان بەسەر بەرن. پەیامی ئەم جارەمان کۆتایی هات تا پەیامێکی تر هەموو لایەکتان بە خوای گەورە میهرەبان ئەسپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.